بەڵێ کارسلااوت لێبێ بێگومان ئەمڕۆ دووەم ڕۆژی فستیڤاڵی هەنار و پاییزی هەڵەبجەیە خەڵکێکی زۆر لە دووەم ڕۆژ بە تایبەتی ئەمڕۆکە شووە سەردانی فستیڤاڵەکەی کردووە و دوێنێش بە هەمان شێوە قەرەباڵغ بوو و بڕیارە سبەش بە هەمان شێوە لە کاتژمێر دەی بەیانی تاکو پێنجی ئێوارە فستیڤاڵەکە کراوە بێ بەڕووی سەردانکردان و گەشتیاران فستیڤاڵەکە لە چاو ساڵی ڕابردوو زۆر فراوانترە و ژمارەی بەشداروانیش لە ڕووی شوێنەوە لە ڕووی باخەوان و دەزڕەنگینەکانەوە زیادی کردوە نزیکەی 500 باخەوان و دەزڕەنگین بەشداری فستیڤاڵەکەیان کردیە و لە چاو ساڵی ڕابردوو ئەوەی کە من ساڵی ڕابردووش هەر لەو فستیڤاڵە بووین ینی جیاوازێکی زۆری پێوە دیارە بە تایبەتی ڕێکخستنی فستیڤاڵەکە زۆر بە باشی ڕێکراوە و شوێنەکان جیاکراوەتەوە ئەم فستیڤاڵە ساڵانە لە هەڵەبجە بەڕێوە دەچێتەوە هەشتمین فستیڤاڵە لەسەر یەک بە بەردەوامی بەڕێوە دەچێت و بە پاڵپشتی وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئەوە بەڕێبەتی گشتی کشتتوکاڵی هەڵەبجەوە تۆڕی ڕێکخراوەکانی هەڵەبجەش هەماهەنگی ئەوانیش ئەو فستیڤاڵە ساڵانە ڕێک دەخرێت ئامانجی فستیڤاڵەکە بۆ پاراستن و بە بازارکردنی بەرهەمی خۆماڵیە ینی فستیڤاڵەکە ڕاستە داوی هەنار و پاییزە بەڵام لە هەمان کاتدا کۆمەڵەیەک بەروبوومی کشتتوکاڵی و میوەی وشکراوە و دەیان خواردنی کوردەواری لە فستیڤاڵەکە دانراون و کۆمەڵەیەک دەزڕەنجینیش بەشداری فستیڤاڵەکەیان کردووە ینی خەڵکێکی زۆر لە زۆربەی زۆری ناوچەکانی یاریمی کوردستان لەو فستیڤاڵە بەشدارن یاخود وەکو سەردانکەر وەکو گەشتیار هاتنێتە هەڵەبجە قەرەباڵغێکی ئەجگار زۆری پێوە دیارە ینی خەڵکیش بە بەردەوام دێتە ناو فستیڤاڵەکە بۆ قسەکردنی زیاتر لەسەر فستیڤاڵەکەی ئەمڕۆ ڕێخەری فستیڤاڵەکەم لەگەڵا بەڕێز مەریوان عەبدولعەزیز کاک مەریوان زۆر بەخێر بیت دەمەوێت باسی ڕێکخستنی فستیڤاڵەکە بکەین کە ئەمە هەشتم ساڵی ئێوە فستیڤاڵەکە ڕێک دەخەن ئەم ساڵ زۆر جیاوازتر بوو لە ساڵی پار لێرە بوو ئەم ساڵ باش ڕێککراوە دەمەوێت باسی فستیڤاڵەکە بکەین و دوێنێ ئەگەر ئامارتان لە هەبێت چەند سەردانیکەر بەشداری بکەن دیارەمە وەکو ئاشکە هەشتمین فستیڤاڵی هەنار و پاییزی هەڵەبجە کە بە چاودێری و سەرپەرشتی وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و بەشی بەڕێوەبەرایەتی گشتی بەڕێوەبەرایەتی گشتی کشتتوکاڵی هەڵەبجە لەگەڵ تۆڕی ڕێکخراوەکانی هەڵەبجە ئەنجامێدەن و ئامادەکاریان بۆ کردەوە ڕێکمان خستووە فستیڤاڵەکە ئەگەر بگرێنەوە بۆ سەرەتاکانی دروستبوونی لە 2015 تاوەکو ئێستا ساڵ بە ساڵ هەنگاوی ناوە ینی گەشەی کردووە توانیمانە و خاڵێکی ئیجابی توانیمانە ساڵ بە ساڵ ئەو تەجروبانەی کە بۆمان دروست بۆ وەرمانگرتەوە ئیشمان لەسەر کردووە وا بەکاری بێنینەوە هەنگاوە گەشە بکەوە فراوانتر بێت و بەو ئومێدەیشین لە ئایندا هەنگاوی گەورەتری بۆ بنێن بکەنە فستیڤاڵێکی نێودەوڵەتی لە ئاستی وڵاتانە کاری لەسەر بکەین ئەمساڵ فستیڤاڵەکە جیاوازترە لە زۆر ڕۆ وەکوتم هەر لەبەرەوەی ئامادەکاریەکانمان زۆر بە تۆکمەتر بۆ کردووە لە ڕووی ڕێخستنەکەەوە کە ئاماژەت کە تازە نابتان لە ڕووی بەشداربووانمانەوە کوالیتی بەرهەمەکانمان زۆری گەشتیار و سەردانی کرد بۆ نێو فستیڤاڵەکە لە هەموو ئەو ڕوانەوە حتا ئەو کۆمەکەی کە وەزارەتی کشتتوکاڵ بۆی دەسەبەرکردین بۆ خاوەن بەربوومەکان کاوە هەندانێکی زۆر باش بێ بۆیان هەموو ئەمانەوەی کردو فستیڤاڵەکە کەم کێشەتر بێ و گلەیی کەمتر هەڵگرێ ڕخنە کەمتر لەسەر فستیڤاڵەکە لەسەر شوێنەکەی لەسەر جەوەکەی لەسەر بەربووم و نەوعەتەکان لەسەر هەموو ئەمانە بۆ نمونە ئەم ساڵ چەند تۆن هەنار لەو فستیڤاڵە نمایش کراوە یاخود بە شێوەیەکی گشتی بەرەمەکان بە چ بڕێک بەشداریان دیارە فستیڤاڵەکە هێشتر ماوێتی ئەمڕۆ دووەم ڕۆژێتی سبەی تا ئێوارەش بەردەوامە بێت و ڕێژەی بەشداربوو بۆ گوتم بۆ سنفەکان جیاوازە بۆ بەربوومەکان نزیکەی سەد بەشداربوومان هەیە کە خاوەن باخ و بەربوومی هەنارن تایبەت بە هەنار ئەم سەدا هەمووی هەناری خستۆتە ڕووە دڵنیام بۆ ئەم ئێوارە ئەوەی کە هاتوۆتە ناو فستیڤاڵەکە هیچی نامێنێتەوە ئەوەی کە ئەمڕۆ هاتووە زۆربەی زۆری میوانەکانمان لە دەرەوەی هەڵەبجە داخڵ بوون و هەمووشی بۆ ئەوە هاتووە شتێک بکڕێت ینی هەر چۆن بێ شتێک ئەکرێ ئەو ئەگەڕێتەوە جا ئەمە ئەگەرێکی 5 کیلۆ هەنار بکرێ ئازان ئەو هەنارێک کە ئێستا لە ناو فستیڤاڵە هیچ هەنارێ نامێنێتەوە و بۆ سبەینێ بێ باشەکەمیوان من لە فستیڤاڵەکە سەیرم کرد کە کۆمەڵێک بەربوومی خۆماڵی بەربوومی میوەی وشکراوە هەبوون کاری دەستی هەبوون ینی ئەمانە تا چەند سوودیان لە فستیڤاڵەکە بینیوە ینی هەڵەبجە دەبینین کە شوێنێکی دەکرێت بڵێن گەشتیاریشە لە فستیڤاڵەکە ینی کا چەند سوودیان لەو دەرفەتە بینیوە دیارە فستیڤاڵی هەنار بۆ بەربوومە خۆماڵەکان ئێمە ئەو مەجالەشمان هێشتۆتەوە چۆن
بەشێک لە جوانی فستیڤالەکە ئێمە ئەو متەنەوعیە ئەو مەجاالەیە کە ڕەخساندمانە بۆ هەموو بەروبوومەکان هەر لەوەی کە ئاماژەت پێکرد لە کاری دەستی خانمان لە خواردنی کوردەوارەکان لە بەروبوومە وشکەکان لە هەنار لە کۆمەڵە بابەتی هوەری هەموو ئەمانە فستیڤالەکان بەڕاستی گەورە کرد فراوان کرد گەشان پێدا ئەو خاڵی بەهێزی فستیڤالەکەیە ئێمە وا کارمان نەکرد لە بەروبوومی تەنها هەنارە قەتیسی بکەین چون هەڵەبجە بەڵێ هەنارەکەی بەناوبانگە بە هەنار ڕۆیشتۆ ناوبانگی هەڵەبجە بەڵام زۆر کەرتی ترمان هەیە لە هەڵەبجات مەجای ئەوەی هەیە وەکو دەرفەتێک کاری لەسەر بکەین و مناسباتی ئاوای بۆ ڕێکخەین ڕاستیەکەی چەندین بۆنە و مناسبات هەیە چەندین بەروبووم هەیە وەکو ئاماژەت پێکرد ناوچەکە شتێرەکانی هەڵەبجە ئەگەر کاری لەسەر بکەین ئەمە ئەگەر کاری لەسەر بکەین شاخی شنەری و بەفری میری و کوێستانێک تقریباً 5-6 کیلۆمەتر لەم شوێنەی منوتەوە دوورەتاوە پێستا ئیشی لەسەر نەکراوە ئیش لێ بکە بێتە خۆشترین شوێنی گەشتیاری لە هەموو عێراقا بۆ ئەم مەجاالەکان لە هەڵەبجە زۆر ئەگەر بتەوێت گەشتیار ڕووکات ئەم شارە لەگەڵ ئەوەی کە هەڵەبجە شوێنێکی تا ڕادەیەک چۆن زگراتەکە داخراوە کە فستیڤاڵی هەنار و پاییز هەڵەبجەژێتە لە ئاماژە هەرە سەرەکیەکانی کە الحەمدولillah ئەمڕۆ پێکای و ئەوەی کە ویستمان بەدی هات ئەوە بوو کە هەڵەبجە لەو قەتیزبوونە ڕزگارکەین ئەوەی من تێبینیم کرد لە فێستیڤالەکە دوێنێ و ئەمڕۆژ بەرپرسانی با بڵێن وەزارەتی کشت و کاڵ وەزارەتی بازرگانی وەلایەنە پەیوەندیەکانی دیکە کەمتر سەردانیان دەکرد خۆی دەبێت ئەوان دەست پێشخەت بن لە هاتنیان و لە پێشوازیکردنی میوانەکان و پاڵپشتیکردنیان بۆ فێستیڤالە نیوە کارەکەی چی وەزیری کشت و کاڵ بەڕاستی پاڵپشت بووە و بۆ خۆی تا چەند ڕۆژی ڕابردوویش هەر قەرار وابوو ئامادەی هەبێت لە فستیڤالەکە بەڵام سەفەرێکی هەبوو پێم وایە ئەوەی معلوماتە بێت سەفەرێکی دەرەوەی کردواتر کە گەڕاوەت وابزانم تەندروستی تاوە نەبوو و ئەگەرنا هەر پاڵپشت بۆ وەکوتم کولفەی فستیڤالەکە بۆ ئەم ساڵ بەڕێزیان دابینی کردو لە ڕێگەی وەزارەتی دارایی حکوومەتی هەرێمی کوردستانەوە ئەوە پاڵپشتێکی گەورە بوو بۆ ئێمە لایەنە حکوومەتانی تریش بەڕاستی جاری وای هەیە قەرەباڵغی وەی ئەو ئیزدیحامە گەورەی کە ڕووە کاتێرە جاری وایە وەزیرێکیت بەڕاستی لەوانەیە پێی نەزانین پەرلەمانتاریە میوانی تایبەتی ئێمە وەکو پێویست لەناو هەموو قەرەباڵغیانەی دۆزینەوە حتا گرفتی شەبەکەیشمان بۆ دروستە بێت شەبەکانی مۆبایل و پەیوەندیکردن بەڕاستی لە قەرەباڵغی و ئەو لۆدە قورسێک کە دروستە بێت چەند ئیشمان لەسەر کرد و دوو بورجی ئاسا کۆڕێکیشمان لێرە داناوە بەڵام هەر تەحمل ناکە ئێستا سەرەکەی گرفتی شەبەکە وانەمان هەیە تا چەندە فێستیڤالەکە ڕازیت و ڕێژەی بەشداروان پێشبینی دەکرێت بگاتە چەند سەردانکەر کە لەم سێ ڕۆژەدا بەشداری بکەن بەڵێ وەڵاهی وەکو ڕازیبوونی ئەمە زۆر دڵخۆشین یعنی ڕازیبوونی ئەمە ئەوەیە کە ئەو خەڵکە هەم ئەوەی کە وەکو فرۆشار و خاوەنبەر هەم ئێستا هاتووە و لێ ئەپرسین و ڕوبەڕوومان ڕاستەخۆ سوپاس و دەستخۆشی هەیە و ئەوە خۆی بۆ خۆی دڵخۆشێکە بۆ ئێمە ئەوجا گەشتیار و میوانیش بەڕاستی تر شوێن نەماوە یعنی ئێمە بە تەجروبەیەکی زۆر ئەم شوێنەمان هەڵبژاردو بووی ئەو لۆدە قورسە نەیەڵین بەڵام وەکوی بینی تر قەرەباڵغەکە وایە بەڕاستی خەریکە فستیڤالەکە دیار نامێنێ و ئاماری دقیقیش ئەگەر بتەوێت بەدەست بێت بەڕاستی ئەوش هەر زەحمەتە بۆ ئێمە کە ئیشمان لەسەر کرد چەند جار ئیشمان لەسەر کردەوە بۆی بە دقیقی بزانین چەند نەفەر داغڵە بێت بە زۆر قورسە ئەوە لە توانای ئێمانە بۆ بیخەمڵێنین بەڵام بە سەدان هەزار ئەتوانم بڵێم خەڵک هەر ئەمڕۆ هاتبێتە هەڵەبجە هیچ پلانێکی نوێتان هەیە بۆ ساڵی داهاتوو چی بکەن و دەبینین کە ئەمە هەشتمین ساڵە و فێستیڤالە بەڕێوە دەچێت پێویستی بە فراوانکردنی زیاتر هەیە هیچ پلانێکی نوێ هەیە بۆ ساڵی داهاتوو پلانەکان تەنها بە ئێمە ناکرێت بەڕاستی ئەوەی لە توانە و دەسەڵاتی ئێمە هەبوو بێ وازانم چەند مانگ پێشستا ئێمە قسەمان لەسەر کردووە پلانمان بۆ داناوە بۆی ئەو کەم کورتیانە هەن کەمیان کەینەوە نەوەک نایان هەڵین نەهێڵانی زۆر زەحمەتە بەڵام ئەوە لە توانای حکومەتە ئەبێ حکومەتی هەرێمی کوردستان و بۆ ساڵی ئایندا وەزارەتی پەیوەندیدارەکان لایەنە پەیوەندیدارەکان هەر لە کشت و کاڵ دارایی ناوخۆ شارەوانی هەموو تەندروستی هەموو ئەمانە بەڕاستی بێ پلانێکی تۆکمە لە سەراسی کوردستان بۆم بابەتەدا بنرێ و بودجەیەکی زۆر باشی بۆ بخەمڵێنرێن لە ئاستی گەورەی فستیڤاڵا بێ بۆەوەی زۆر مەشاکیل هەیە ئێمە بە بودجەیەکی تایبەت دەتوانین ئەم فستیڤاڵە گەشە پێ بدەین و ئەگەرنا هەر ئەوەنە دەسەڵاتی ئێمە هەیە ئەگەر پاڵپشتێکی گەورەمانە بێت لەلایەن حکومەتی هەرێمی کوردستان. بەڵێ زۆر سوپاس مەریوان عەبدولعەزیز یەکێک لە ڕێکخەرانی فستیڤاڵی هەنار و پاییزی هەڵەبجە زۆر سپاس سەرکەوتوو بن.